بە بەشداری زیاتر لە 84,000 خوێندکار و قوتابی پرۆسەی تاقیکردنەوەی خوێندنی کوردی لە کەرکووک بۆ کۆتایی وەرزی یەکەم و نیوەی ساڵی قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی دەستی پێکرد. نێوامەدەی ئازادی کوڕانە لە کەرکووک بەڕێوەبەر و مامۆستایانی خوێندنگەکە پێشوازی لە خوێندکەران دەکەن. هۆڵەکانی تاقیکردنەوە ئامادەکراوە، دەفتەری تاقیکردنەوەکانیش دابەش دەکرێ و پرسیاری وانی بیرکاریش بەسەر خوێندکەراندا دابەش دەکرێت. هیچ تەلەبێ لە تەلەبێکی تر کەمتر لە مەترونیە بۆ 2 مەتر بینیان نییە. ئەمە وای لێمان کە ڕاستە بۆ ئێمە ماندووبوونێکی زۆرە مامۆستاکانمان بە 3 وەجبە تاقیکردنەوەکەین. ساما وەجبەیەک بۆ شەشەکان، وەجبەیەک بۆ پێنجەکان، وەجبەیەک بۆ چوارەکان، بەڵام گیان و سەلامەتی و تەندروستی خوێندکارانمان و مامۆستاکانمان زۆر لە هیلاکی گرنگترە، بۆیە هەتا خۆمان بپارێزین تەباعودێکی یەکجار دروستمان ئەنجام داوە. وەفدێکی خوێندنی کوردیە لە کەرکووک بۆ ئاگاداربوون لە بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان سەردانی هۆڵی تاقیکردنەوەکان دەکەن. وەفدەکە دەڵێن پرۆسەکە بە باشی دەستی پێکردووە. بە شێوەیەکی گشتی ئێستاوە لە تاقیکردنەوەکان بە شێوەیەکی باش دەڕاتە ڕێوە و لەگەڵ هەردوو سەرپەرشتیاری بنەڕەتی یەکەم و ئامادەی یەکەم وا سەردانی هۆڵەکان دەکەین. ئەوەی بەدیمان کردووە هەموو ڕێنمایەکانی خۆپارێزی جێبەجێ کراوە لەلایەن بەڕێوەبەری قوتابخانەکانەوە، چی لە بەستنی ماسک یان دانیشتن لە دووری یەکتر. و ئەو بابەتانشی کە پرسیارەکانی تیاتۆتەوە زۆر باشە تاوەکو ئێستا ئەوەیە کە ئەو بابەتانەیە کە تەڵەبە و قوتابی خوێندکار لە پۆلا خوێندوێتی. یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی نیوەی ساڵە بۆ خوێندنی کوردی زیاتر لە 84,000 خوێندکار بەشدارە لە هەموو قۆناغەکان سەرەتایی، ناوەندی و ئامادەی وە لە کەشوهاوایەکی ئارامە واروەها سەرجەم ڕێنمایە تەندروستیەکانمان جێبەجێ کردووە هەر لە داپۆشینی تەڵەبەکان کە مامەیان بەستووە واروەها لەگەڵ ئەوەی کە هەر خوێندکارێ دەبێ مەترێ دوورکەوێتەوە لە خوێندکارەکەی تر. ئەم وەرزە لە تاقیکردنەوەکان دەبوو لە ڕۆژی 23 دەست پێ بکات، بەو پێی دەکەوتە ناو جەژنی نەورۆزەوە. پرۆسەکە بۆ ماوەی 3 ڕۆژ دواخرا. ڕۆژی 23 تاقیکردنەوەکان لە کەشوهەوایەکی ئارامدا و بە لە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان لە کەرکووک دەستی پێکردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.